بەناوی خی گەورە و میهرەبان جوانترین سڵاوێتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کامڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کامڕۆژ کۆمەڵەیەک تەور و بڕگە و بابەتینی و جیازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای ستود و ڕەزامەندیەوە عزیز و خۆشەویست بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای میهرەبانتان لەبێت. تەوری یەکەمی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان قسەکردنە یا یادێکە لە شەهید کۆساری و شارەکانی ئەمڕۆ ساڵیادی شەهیدکردنی شەهید کۆساری گەورە شاعری کووردە وێ دەمانوێت یادێک لە خودی شەهید کۆساری و شارەکانی بکەینەوە کە میوانێکی تایبەتمان دەبێت لە تەوری یەکەمدا قسە لەسەر شارەکانی دەکەین. هەروەها تەوری دووەمی بەرنامەکەشمان دیارە لە ئێستادا دەنگوی بڵاوبوونەوەی نەخۆشی گەڕی داهرادا هەیە، بەڵام تەورێکمان تایبەت کردووە لەسەر نەخۆشی گوازراوەکانی پێست بزانین کامانەیەوە لەو چوارچێوەیەدا قسە لەسەر نەخۆشی گەڕی دەکەین، بزانین چۆن دەگوازرێتەوە، چۆن پارێزیایی لە خۆمان و بە تایبەتی منداڵەکانمان بکەین لەبەروەی زیاتر لەسەر منداڵەکاندا نەخۆشیانە دەردەکەون. کامە دوو تەوری سەرەکی پەیامی ڕۆژی ئەمڕۆ. دەستخۆش بەڵازان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشی هەوای سەرجەم شار و شارەکانی هەرێمی کوردستان.
ساڵ لەمە پێش لە ئەمڕۆدا بوو کە لەداخەوە شەهید کۆساری گەورە شاعری کورد بەهۆی ئەو شەڕە نەگریستانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا هاتبوو ناراوە بە دەستێکی ستەمکارانە بەعساسا شەهید کرا. و ئێستا دەمانەوێت لەم چەوەرەدا یادێک لە شەهید کۆساری و شیعرەکانی بکەینەوە، هەڵسەنگانێک بۆ شیعرەکانی هەرچەندە زیاتر لەوەی کە هەیە ئێستش باس لە شیعرەکانی دەکرێت و بە تایبەتی خەڵکێکی نخبە و تایبەت لە بواریە دەبوو شیعردا هەڵسەنگاندنی جیاواز بۆ شیعرەکانی دەکەن و بەرزیان دەنرخێنن. بۆیە ئەم تۆڕەمان تایبەت کردووە لەسەر یادێک لە شەهید کۆساری و شیعرەکانی بە میوانداری زۆر بەڕێز کاک نەبەس هەورانی شاعر مامۆستانەوەسیە خاڵخێ بێت. دەمەوێت پرسیاری یەکەم لەسەرەوە بێت. ئێستش دوای 27 ساڵ قسەی زۆر لەسەر شیعرەکانی شەهید کۆساری دەکرێت. توانی بڵێن ئێستش شیعرەکانی شەهید کۆساری هێشتا شیعری تازن و سەردەمیانن یاخود جیاوازیان هەبوو لە قۆناغی پێشخۆی؟ بەڵێ بەناوی خوای گەورە، سڵاو بۆ گیانی پاکی شەهید کۆساری، سڵاو لە بنەماڵە و لە دۆستان و لە هاوڕێیانی. دیارە بێگومان ئێمە قسە لەسەر کۆساری وەکو شاعر قسە لەسەر کۆساری یەکەین. تەڵەن بەر لەوەی کە قسە لەسەر شیعرەکانی بکەین پێویستە کات قسە لەسەر ئەو کەسایەتیە بکەین، ئەم کەسە چۆن ئەبێ بەم شاعرە، ئەم کەسە لە چه ژینگە و لە چ دەوروبەرێکە لە پێ ئەگات، یعنی تا ئەوەی کە ئەو بەرهەمە شیعریانەی با بڵین ئەبن بە بەشێک لە بوونی ئەو ئەبن بە بەشێک لە وجودی ئەو کەسێتی ئەویان پێ ئەناسرێ. ئەڵبەت یعنی شیعرەکان بە لە پێشەوە وەڵامی پرسیارەکەی جەناب دمەوە کە بێگومان یعنی شیعری ئەو تایبەتمەندی خۆی هەبوو، دەنگێکی تا ڕادەیەک جیاوازی لە دەنگە شیعریەکانی دەوروبەری خۆی و هەندێک لە شاعیرانی تر هەبوو. یعنی شتێکی تایبەت بوو بەخۆی بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە، چ وەکو زمان، چ وەکو هەندێک لە وێنەی شیعری، چ وەکتر ئەوە ینی شێوازی خوێندنەوەی تایبەت و ئەو دەنگ و سەدایەکە هەیە بوو. ئەمانە هەموو یعنی کۆمەڵی تایبەتمەندی ئەو بوون. ئەڵبەت کۆساری پەروەردەبووی با بڵین ژینگەیەکە، هەر ژینگەکە خۆی وەکو ناوچەی پێشدەر کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لەو ڕۆوە کە ئەو ناوچەیە ئەتوانم بڵێم کۆمەڵێک خەڵکی زۆری لە ئەدیب و لە نووسەر و لە شاعیران تیا هەڵکەوتووە، لە نووسەر تەنانەت لە خەڵکانێکە لە بواری فکر تا ڕادەیە تا ئەوەش کە لە بواری فەلسەفەش لەو ناوچەیە خەڵک هەڵکەوتووە کە بەرهەم و نووسینی هەبووە. هەروە وازانم ئەو ناوچەیە کەوت بێتە ژێر کاریگەری بڵین ناوچەی موکریان، واتە ئەو بەشەی کوردستانی ڕۆژهەڵات کە کۆمەڵی شاعیری گەورە لێ هەڵکەوتون، وەکو مامۆستای من و مامۆستای هەژار و کۆمەڵی لە شاعیرانی تر هەستەکەم، یعنی شاعیرانی ئەو ناوچەیە بەگشتی کەوتبنە ژێر کاریگەری قوتابخانەی شاعیرانی موکریانە و ئەو شاعیرە ناودارانی ئەو ناوچەیە. یعنی بەمە هەستەکەم یعنی کەشوهەوایەکی ئەدەبی، کەشوهەوایەکی ڕۆشنبیری بەگشتی لەو ناوچەیەدا هەبووە. دواتر سروشتی ناوچەکە، جوانی ناوچەکە، ئەمانە هەموو یعنی هەندێک کاریگەری خۆیان هەبووە لەسەر دروستبوونی کەسێتی کۆساری لە سەرەتاوە، یعنی بەر لەوەی بچێتە ناو دنیای شیعرەوە هەستەکەی هەر خۆی هەم زیرەکی هەم خاوەنی کۆمەڵی بەهرەی تایبەت بووە. بۆ نمونە یعنی ئەو خاوەنی بەهرەیەکی هونەری بووە لە دوایی کە تەڵان کەسێک گوێ لە شیعرەکانی گەرم خاوەنی دەنگێکی تایبەتە و پێشتر خاوەنی دەنگێکی خۆش بووە، تەنانە یعنی گۆرانی و تۆ لە ساڵی 1985 و دوای ئەوە ئەکتەر بووە، یعنی هەر دەنگی بە بڵین بەو شێوازەی کە یعنی مەیلی بەلای کاری نواندن و ئەکتەری و شان و ئەو جۆرە شتانەیە هەندێک شاری شامۆستانە بەس دەنگی خۆی دەگۆڕێ، دەنگی بەرزتر دەکات. بەڵێ تەمانەوە توانایەکە، یعنی وەکو توانایەکی هونەری کە لەودا هەبووە. ئەمانە تەمان لەم سەرەتایەوە لەو داهەن، یعنی لەو سەرەتایەوە پێش ئەوەی کە ئەو وەکو شاعیرێک دەرکەوێت، پێش ئەوەی کە ئەو وەکو کەسێک با بڵین پابندبوونێکیشی بە ئاینەوە هەبێ، ئەم کەسێتیە لە سەرەتاوە بەم شێوەیە ئەم کۆمەڵە بەهرانی تیا بۆ لە ڕاستیە. یعنی هەستەکەی لەو تەمەنەیە مەیلێکی باشی بۆ لای هونەر، بۆ لای شانەوە، یعنی پێی خۆش بە هەندێک لە هونەرمەندەکان ببینە ئاگای لە کۆمەڵک کاری هونەری ئەوانە بۆ بەشداریشی هەبووە. دواتر کۆساری بە کاریگەری ئەو با بڵین بێداربوونەوە ئیسلامیەکە لەو ناوچەیە دروستە بێ، کۆساری ڕاستەوخۆ ئەکەوێتە ژێرە و کاریگەریەوە. یعنی
بڵین بە شێوەیەکی کتوپڕ و خێرا تەسلیم بە واقع ئەبێت یعنی با بڵین خۆی ئەدۆزێتەوە جۆرێک لە خۆدۆزینەوە خۆی ئەدۆزێتەوە پابندبوونێکی باشی ئیسلامیانە و مسلمانانەی بۆ دروست ئەبێ طبعا ئەمە لەوە یعنی کاریگەریەکی گەورن طبعا خەڵکەیە یعنی پابندبوونی بە ئیسلامەوە بۆ بڵین یعنی زۆر کەسمان بینیوە بەڵام ئەم یعنی وەکو بڵی جۆرێک لە داچڵەکاندا ئەسڵەکە لە ڕاستیە بە دوای خۆی ئەگەڕێ پرسیاری بۆ دروستە بێ یعنی ئەکەوێتە بیرکردنەوە یعنی ئەتوانم بڵێم بە هەموو وجود و هەموو کیانی تەسلیم بم بێداریە ئیسلامیە بەم پابندبوونە ئیسلامیە بۆ دروستە بێ دواتر هەر لەو کاتانەش بزوتنەوەی ئیسلامی دروستە بێ هەر یەکسەر وابزانم پەیوەندیەکە بە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامیەوە پاش ماوەیە کەش و هەوای ڕاپەڕینیەتە پێشەوە تەمەن ڕاپەڕینیش یعنی حماست خولقێن و یعنی ئەویش یعنی کەسێک وەکو کەسێکی ڕازگۆ لەگەڵ خۆی لەگەڵ دەوروبەر هەست کردو بە ئازار هەست کردو بە یعنی کێشەینەتەوەکەی جا دواتر یعنی وەکو هەستێکی ئیسلامیانی قوڵیتیا دروست بووە ئەمانە یعنی هەموو ئەبنە دروستکەری کۆساری طبعا پێش ئەوەی یعنی ئێمە کاتێک کە شیعرەکانی ئەو یەکسەر کەوتە ناو کەش و هەوایەکە کە ئەو بوو شیعری حماسی بڵێ کە ئەبوو شیعرەکانی ڕنگدانەوەی ئەو واقعە بن و خۆشی لە شوێنەکە ئاماژە بۆ ئەکاکە ئەبێ یعنی شعر ڕنگدانەوەی واقع و جۆرێک لە شیعری ریالیزمی ئەو جۆرەشتانە بێ بەستی تەمان پێشتر ئەگەر ئەم واقعە بەم شێوە نهاتاتە پێشەوە کۆساری یعنی با بڵێن کەسێک بوو بیرکەرەوە بوو لە مەجای دینداریەکە یعنی بە بیرکردنەوە دینداریە کرد خواپەرستی ئەکرد یعنی بۆ نمونە یەکێک لە بابەتێکی نووسیوە باز لە پرسی ژیانەکە باز لە مەتەڵی ژیانەکە کە ئەم جۆرە پرسیارانە بۆ بڵین بۆ کەسانی بۆ هەموو کەس دروست نابێ بوتارێکی دوور و درێژی لەو بارەوە نووسیوە باز لە بوونەکە یانم بوونە لەکوێوە هاتووە لەکوێوە سەرچاوی گرتووە ئینسان خاوەنی چ ڕێزەکە ئینسان باس لەوەکە کە بەشێکی ڕۆحە بەشێکی جستی ئەم بیرکردنەوەی بۆ ئەو تەمەنە دەڕاستە یعنی بیرکردنەوەیەکی گەورە بوو بەڵام ئەمە یعنی ئەو کەشوهەوایەکە هاتە پێشەوە ئەو دەرفەتە دروست نەبوو کە لەم ڕۆ زیاتر پێ بگا لەم ڕۆ بەڵام تەمان ئەو وەکو لایەنی خواپەرستی وەکو لایەنی ئاینداری وەکو لایەنی پەرستش و ئەمانەش یعنی زۆر بەقوڵی چوو بۆ ناو ئەو مەجالانەوە یعنی زۆر بەقوڵی پابندی بە پەرستشەکانەوە بە نوێشکردنەوە بە ڕۆژوگرتنی سنت یعنی ئیلتیزاماتی تر ئەخلاق و هەڵس و کەوت توانم بڵێم یعنی کوتلەیەک و وجودێک یعنی پڕ بوو لە ئیسلامەتی پڕ بوو لە ئاینداری یعنی ئەم ژینگەیە ئەم کەش و هەوایە ئەم دۆخە کۆساری دروستەکات و ئەیکات بەو شاعرە یعنی کە ئێمە ئەو بەرهەمە شعریانەمان لێبینی بەڵامی تر کە ئەکەوێت ئەو بارودۆخەوە یعنی دەرفەتی ئەوەی بۆ ناڕەخسێ کە بەرە و قوڵ گەورە بوونی ئەزمونونەکەی بڕوا وەستا پێشتر باس لە تایبەتمەندی شعری کۆساری کرد زیاتر تایبەتمەندەکەی ئایا لە دەنگیدا یاخود لە زمانیدا گرنگەم شعرانی لە چیە؟ بەڵێ ئەڵبەت هەم من وازانم هەم لە زمانە شعریەکەیە هەم لە وێنە شعریەکانیان لە ڕاستیە و هەم یعنی هەوڵیا کۆمەڵێ وشەی ناسکی تایبەتی شعری وشەی یعنی بۆ نمونە پەنانە باتەوە بەرە وشانەکە پێشتر ئەتوانم بڵێم یعنی هەر خۆی حەزێکی خولیایەکی ئەوەی هەبوو بێ کە کۆمەڵێک وشە بەکاربێنە یعنی کەمتر لە شعری شاعیرانی ترا بەکار هاتبن یعنی ئەمانە هەندێک تایبەتمەندی من بێگومان یعنی کاریگەری شاعیرانی تریشی لەسەر بووە بەڵام ئەوەی زۆر زیاتر لەوە یعنی زیاتر تایبەتمەندێکی هەرە گەورە و دیاری ئەو بوو بێ ئەو شێوازی خوێندنەوە بوو یعنی کە ئەو شعری بە شێوازێکی زۆر تایبەت دەخوێندەوە چونکە وتمان ئەم خۆی ئەکتەر و خاوەنی دەنگێکی تایبەت و دەنگێکی خۆش بووە و دوای ئەوەش یعنی ئەو جوڵەی جەستە یعنی لە خوێندنەوەی شێعرا من یعنی کەم شاعرم بینیوە کە بەو شێوەیە بتوانێ ئەو جوڵە هارمۆنیە لەگەڵ خوێندنەوەی شێعرەکانیە ببێت یعنی ئەمە وای کردبوو کە ئەتوانم بڵێم دەقە شێعریەکانی هێزێک کاریگەریەکی سەیریان یعنی لەسەر دەوروبەر دروست کردبوو چونکەمانە کۆمەڵی خاڵی هێزن لە ڕاستیە هەموو شێوازی خوێندنەوە هەم زمانی جەستە و حرەکە و جوڵەی و هەم ئەو ناسکیە کە لە زمانەکە و بەتایبەت یعنی ئەو شێوە زمانش کە با بڵین لە ناوچەکەی خوانە هەر جۆرێک لە ناسکی و وشەی ناسک و ئەمانەی هەیە ئەمەش زاڵ بوو بەسەریان ئەمانە ئەتوانم بڵێمێتر لە پشتی ئەوەشەوە ئەو هەست و حەماست و ئیسلامەتی قوڵەکە لە ناخ و دڵ و دەرونیا هەبوو ئەتوانم بڵێم یعنی ئەمانە کۆمەڵێک تایبەتمەندی بوون لەودا کەوایان ئەکرد سەرنج ڕاکێش بێ لە ڕاستیە شێوازی خوێندنەوەی شێعرەکانی و یعنی زوو گوێگر بەرە و لای خۆیان بەرن
ئەتر لەگەڵەوەدا وەکو وتمانی ینی ئەزمونە شیعریەکەی مابوو پێ بگان لەبەرەوەی کە تەمەنی یعنی دەرفەتی نەدا ئەو بارودۆخاتە پێشەوە تەمەنی ئەو دەرفەتەی نەبووکەوە زمونە قوڵتر بێتەوە گەورەتر بێت. زۆر ئێستا پاژە شارێکی شەید کۆساری بەنەنگی خۆی ئامادەیە بۆ دەچینە لای شارەکانی کۆساری با گوێویستی شارەکانی دوای قسە لەسەر بابەتەکە دەکەین. بینەرانی عزیز با پێکەوە گوێویستی شارێکی شەید کۆساری بین بەدەنگی شەید کۆساری خۆی. نیوەشەوە و دنیا کپە نیوەشەوە دنیا کپە جیهانی مادە ئێستاکە لە پشتێنێ بەرەژێر هەمووی مردووە شەوە و زەوی جل و بەرجی سەرخۆشی بە بەدەنیدا کردووە چونکە ڕۆژی نازەنینی بۆ چەند کاتێک ڕۆشت و وەفاتی کردووە شەوە و خەوتن لە ڕوخسارت لە دنیای بوون و نەبووندا بوونی نییە و بەر لەوەی ببێت مردووە شەوە و هەموو تیۆرێک چەنجی وەک ڕەنجی ڕەشی تۆیە بەس سیستەمێکە زیندووە و کافور ڕەنگە و لە ڕۆحی ڕووناچی بووە ئێستا شەوە و لەو بازارە ڕەش و برشەی بەس پاتاڵی ڕەش دەفرۆشن وریا نەبی پڕ بە خوستان پڕ بە کەللەی ڕەشی جیهان جلی ئاوریشمی زێڕکفت و کوتاڵی زیوید لێ دەکڕن ئێستاکە زۆر بازووی ماندوو تیغی تیژی مێشکی زیندوو ئاستی ژینیان پڕخەی هەوا هەڵمژینیان لە تەڵپەی بنی خەوتنە ئێستاکە خەنجەری بریقەداری زۆر کوردی بەتوانە هەڵکێشانی بەدەستی گڵاوی دوژمنە ئێستاکە زۆر پێشمەرگە هەن لەبەر تاریکی شەوە سەنگ چەشی دەستیان قۆناغی بەرەو دوژمنە ساتێک شەو ڕۆژدا دەهێنێ چۆڕێک ماست شیر دەمێنێ لوێچێک خوێن حەق وەدی دێنێ بایەکی توند بای بەتوانە خەو دەسڕێنێ و شەو دەمرێنێ و قورباران و تەم و مژ و جێشەڵوکان دەڕەتێنێ و مانجی ژیرا و مانجی کۆت و زنجیر کرا و لە گەدەی چەوری هەژدیهای هەوری دڵڕەش دەردەهێنێ و زۆر وڵاتی پەرێشانی پڕشەوە ڕەش و تۆفانی وەک کوردستان بە خوێنی دادەگیرسێنێ ڕێداری تۆم هەڵوەدامە و یەکجار بێناس وەکو هەنگێشی لانەواس تینووی گوڵاوی چاوی تۆم چۆن ئەو ئەوینە پاکانە بەبێ یەکتر مەدار دەکەن ئۆخژن دەگرن ماسی بێ ئاو لێوی خامە بەبێ ڕوومەتی دەفتەر و گۆنای درەخت بەبێ هەڵمی دەمی هەتاو من ڕێبوارم ئەتۆش ڕێگای من تینوم و ئەتۆش دەریای من پێشمەرگە و ئەتۆش لولەی چەشی بڕوای دووبارە سڵاتان لێبێت ئازیزان ماوەسا نەبەست دوو پرسیارم بۆ دروست بوو یەکێکیان ئاماژەکانی دەستی لەگەڵ وشەکانیا کە دەریە بڕێت ئەمە توانای تایبەتمەندی خۆیەتی یا بۆن من هەموو شاعیرێکیش دەتوانێت من ڕێک بخات چونکە لەگەڵ لەبەربوونی شیعرەکانی دەست و پەنجەکانی و هەموو ئاماژەکانیشی زمانی جەستە بەکارێنێت ماوە کە ئیدی نییە ینی ڕەنگە نابیستێک لێشی حاڵی ببێ ئەوەندە زمانی جەستە بەکاردێنێت. بەڵێ بێگومان ئەو توانایی ئەو لە بەکارهێنانی زمانی جەستە من وازانم بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەو یعنی بەشێکی ئەو وتمانی ینی کۆمەڵی توانای تر و کۆمەڵی بەهرە و کۆمەڵێک
ئامادەیی تریتیا بۆ کە یارمەتی دەربوون بەڵام یەکێکی تر لەو شتانە کە یارمەتی دەربوو ئەوە بۆ ئەو بەلەبەرکردن شعرەکانی خوێندەوە ئەمەش یارمەتی دایە کە تۆ یعنی ئازادانە یعنی زمانی جەستە بەکاربێنی تاوان ئەگەر کەسێک یعنی کتێبێکی بەدەستەوە بێت و کاغزێکی بەدەستەوە بێت و شعر بخوێنێتەوە لەوە چێ زۆر یعنی نتوانێت بە ئازادی خۆی دەست بەجوڵێنە نتوانێت بە ئازادی خۆی زمانی جەستە بەکاربێنێ بەڵام ئەو چونکە شعرەکانی وەکو بڵێ هەموو ئەو توانایی هەبوو کە شعرەکانی خۆی هەموو لەبەر بوو شعری شاعرانی تریشی ینی بەو شێوەیە لەبەر بوو لە ڕاستیە توانایەکی باشی لەبەرکردنی هەبوو ئەمە وای کردبوو یارمەتی دەربێت کە ئەو زیاتر مسەیتر بێ زیاتر زاڵتر بێ بەسەر زمانی جستەیە بڵێ هەن پرسیاری دووەمیشە بەکارهێنانی ئەو وشانەیە بە گشتی و شیعرانی ئێستش هەستەکەی بۆ ئەمڕۆ وتراوە ئایا ئەتوان بڵێم شارەکانی هێوەیە کە تازەگەری باشیان پێوە دیار و پێشکەوتون یاخۆت سەردەمەکە ڕەنگە ئێستا هەندێک لە بارودۆخەکە گەڕابێتەوە بۆ سەردەمەمە پێوان وایە هێشتا شارەکانی تازن بەڵێ بێگومان ئەوەی کە وەک ناوەڕۆک وەک پەیام لە شیعری ئەوە بوو کە ئەویش زۆر مەبەستی بوو یعنی زیاتر کە پەیام و ناوەڕۆکی شیعرەکانی دەربکەوێت لەوانەیە مەسەن هەوڵتان بۆ دەرخستنی ئەم پەیام و ناوەڕۆکەش وای کردبێ لە هەندێک ڕووی هوەری شیعریان ئەمانەوە لە شیعرەکان هێشتا نەگەشت بن ئەو ئاستە کە شیعریەتێکی زۆر قوڵ و باڵایانتیا بێ ئەو وای کردبوو کە ئەو پەیامەکە ئەو هەڵگری بوو لە ڕاستیە وەکو بڵێ جۆرێک لە پەرۆشی و جۆرێک لە حەماسەتی بۆی هەبوو یەکێک ئەوە بوو یعنی کە وەکو ئیسلامیەک بڵین لە سەرەتای شیعرەکانیەوە پێی خۆش بوو خەڵک یعنی ئیسلام بناسێ یعنی خەڵک پێی خۆش بوو بۆ نمونە شیعرەکانی سەرەتای ئەو زیاتر ستایشی خوای گەورەن باسی لە دەسەڵاتی خوای گەورەیە ستایشی سروشت و کەون و کۆمەڵێک شتی لە ئالەم بابەتانن یعنی دواتر وەکو بڵێ ئەو وەکو خاوەن پەیامێک یعنی وەکو ئەوەی کە التیزامێکی بۆ دروست بۆ وەم التیزام وای لەو کردووە کە بێتە ئینسانێکی ترتوانم بڵێم لە دایک بوو بێتەوە بەو جۆرە التیزامی ئیسلامیە یعنی حەزی ئەگەر ئەمە وەکو پەیامێک بگەێنە لە ڕاستیە ئەمە یەک یعنی خاڵێکی تر ئەوە بوو کە ئەو بڵێن هەستێکی کوردانەی پاک و جوانی هەبوو لە ڕاستیە بڵێن یعنی کوردیش وەکو خاوەنی قەزیەیەکی گەورە وەکو ئەوەی کە لە ڕاستی شەیەکی لە کێشە گەورەکان ئەوەیە کە بە بەردەوامی قسەی لێکری ئەمە هەموو ناکۆکی و شەڕی ناوخۆ و کۆمەڵێک مەسایل کە لە ناو کووردا هەبوو ئەوەش یعنی زۆر ئەزیەتی ئەویە بوو لە ڕاستیە یعنی هەستەکەی شیعرەکانی ئەمە شیانتیا بێ یعنی زۆر قسە لەو ناکۆکی و ناتەبایەکە بە بەردەوام یعنی کێشەیەکی گەورە بوو لە ناو ئێمەیە ئەمانە یعنی شتانێکن زیندوێتی خۆیان لە ڕاستی ئەپارێزن یعنی هەستی دینیش بێگومان یعنی لە شێعرە هەستێکە بە بەردەوامی هەرچەند یعنی ئەکرێ لە شاعیرێکە و بۆ شاعیرێکی تر جیاواز بێ بەڵام ئەم هەستەش هەر خۆی زیندوێتیەکی لە ڕاستیە تایە لەبەرەوە یعنی ئێستاش بە بەردەوامی ئەو هەستە لە شێعرەکانی ئەوە چوەکو هەستی ئیسلامەتی چوەکو هەستی کوردایەتی و پەرۆشی بۆ خەڵک یعنی بەتایبەت هەندێک لە شێعرەکانی جۆرێک لە پەرۆشی بۆ خەڵکی هەژار بۆ مافی خەڵک بۆ ئەم جۆرە شتانەتیایە ئەمانە یعنی بابەتانێکن لە ڕاستیە کۆمەلگای ئێمەش کۆمەلگایە کە یعنی زۆر هەست ناکەیت تۆ گۆڕانکاری گەورە پێشکەوتنی گەورە بێتە ئاراوە یعنی هەستەکەی ئێمە لەم ڕۆژانە ئێمە لە دیدارێکمان هەبوو دیداری شاوی شاعیر کە بڵێن لە هەفتاکانە کۆچی دوایی کردو بەڵام شیعرەکانی کە لە 50کان و 60کان و 40کان و ئەمانە وتراوە هەر ڕێک یعنی ئەدود یعنی ئەم شیعرانە بۆ ئەمڕۆ وتراون بەداخەوە یعنی ئەو بەشێکی پەیوەندی بە بارودۆخی ئێمەوە هەیە کە بەردەوام یعنی ڕووداوەکان و بارودۆخەکان جۆرێک لە دووبارە بوونەوەیان تایە زۆر باشەوە مستعیا بە پێویست لە ئێستا خوێندنەوە بۆ شعرەکانی کۆساری کراواتە بەخنە ڕۆڵی هەبووە لە شعرەکانیە بەڵێ لە ڕاستیە ئەبێ بڵێم جارێک هەوڵێکی باش دراوە بۆ کۆکردنەوەی بەرهەمەکانی ینی لە ڕاستیە من وازانم یعنی کۆکردنەوەی بەرهەمە شیعریەکانی وەکو کەرەستەیەکی خاو لە بەردەستابێ ماندووبوونێکی زۆر برای بەڕێزکاک شەریف وەرزێر و کۆمەڵێ برایانی تر لەو دەور و بەرای مامۆستا مستەفا و کۆمەڵێک خەڵکی تر کە ئێستا ناوەکانم لە یاد نییە یعنی ماندووبوونێکی باش یعنی وەفاداریەکی باشیان بەرامبەر بە بەرهەمەکانی نواندوو وەکو کۆکردنەوە وەکو ئەوانە هەندێک قسە کراون لە ڕاستیا وەکو پێشەکی وەکو وتە لەسەر شعرەکانی ئەمانە یعنی زیاتر وەکو بڵێ هەر وتەیەکە ناچنە ناو چوارچێوەی بڵین لێکۆڵینەوەیەکی زانستی یان بڵین بابەتێکی ڕخنەی یعنی هەستەکەم هێشتا ئەمە وەکو پێویست یعنی من یعنی شتێکی وان بەرچاو نەکەوتۆ کە وتاری باشی ڕخنەی بابەتی ڕخنەی
لەسەر شعرەکانی و لەسەر ژیانی و لەسەر کۆمەڵێک تایبەتمەندی ئەو لە ڕاستیە هەست ناکەم یعنی هێشتا لێکۆڵینەوەی باش و تێر و تەسەل بەڵام ئەو ماندووبوونە یعنی کە ئەو کەرەستە خاوە خراوەتە بەردەست بەو ئاسانیە بەو شێوەیە یعنی ورد و درشتی زۆر شتی ژیانی لە ڕاستیا کۆکراوەتەوە ماندووبوونێکی زۆر دیارە یعنی حق ئەمە بێتە کەرەستەیەکی باش بۆ هەندێک لێکۆڵینەوەی ئەدەبی و بابەتی ڕەخنەی. بەڵێ ئێستا توانین بڵێن کۆساری هی قۆناغی پێش ڕاپەڕین یا دوای ڕاپەڕین؟ بەڵێ لە ڕاستیە ئەتوانم بڵێم یعنی ئەو لە پێش ڕاپەڕینەوە هەر شعر و بەرهەمی هەبووە وەکوتم یعنی ڕنگدانەوەی ئەو کەش و هەوای دینداری و ئاینداری و عیبادەت و بیرکردنەوە و یعنی کۆمەڵێک گۆڕانکاری کە بەسەر ئەوایەن شعرەکان لە پێش ڕاپەڕین ئەتوانم بڵێم زیاتر ڕنگدانەوەی ئەوە بوو بەڵام ناڵێم یعنی ئەو بارودۆخە کە هاتە پێشەوە یعنی دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی پەیوەندیکردنی بە بزوتنەوەی ئیسلامی هاتنی ڕاپەڕین یەکسەر ئەو یعنی هاتە ناو کش و هەوای سەردەمی ڕاپەڕین و ڕنگدانەوەی شعرەکانی زیاتر ڕنگدانەوەی ئەو واقعە بوون ئەبوو یعنی ئەو بە شعر بەشدار بێت و شعرەکانی تعبیر بێ لەو بارودۆخی کە زیاتر وەکو وەشکە ئینتیمای بۆ بزوتنەوەی ئیسلامی هەبوو ڕنگدانەوەی ئەو بارودۆخە بوو بەڵام بڵین زیاتر یعنی ئەو لە دوای ڕاپەڕین زیاتر ناسرا زیاتر دەرکەوت یعنی بە حکمیەوەی کە خۆشی کەسێک بۆ هەم ڕاگەاندن کار بوو هەم بزوتنەوەش وەکو ڕاگەاندن وەکو ڕێکخستنی ئەو کۆڕووکۆبوونەوانەکە بۆ یەکرد یعنی لە دوای ڕاگەاندنەوە ئەو زیاتر ناسرا کەمتر یعنی پێشتر هەتا لەوە چێ لە سەرەتاوە هەندێک شیعری هەبوو بێ کەم کەس زانی بێتی کە ئەو شیعر و بەرهەموو نووسینی هەیە لە دوای ڕاپەڕینەوە لە ڕاستیە زیاتر ناسرا و تا ڕادەیەک یعنی بەهرەکەی بەرەو پێشەوە ڕۆشت و تا ڕادەیەک یعنی دەرکەوت. زۆر باشە بە پێشببینیەک بزانم ڕای جەنابەتی لەسەر پێشبێنێ کۆساری بمایە بەو تەمەنەوە بۆ ئاستە باشەی کە هەی بووە لە چاو تەمەنەکەیە چی لێ بەرهەم داهات دەیتوانی شارەکانی باشتر لەوە بکە کە ئێستا هەیە؟ بێگومان یعنی بەو سەرەتایەوە یعنی ئەو سەرەتاکەی سەرەتایەکی باش و بەهێز و دەوڵەمەند وە لە هەموو ڕوویەکەوە وەکو وتم لە ڕووی ئەو کەشوهەوە ڕۆشنبیری و ئەدەبیەکە لە ناوچەکەدا هەبووە ئەو سروشتە تایبەتەکە توانم بڵێم ڕنگدانەوەی لەسەر شعرەکانی هەیە ئەو زمانە بە هەمان شێوە یعنی ئەمانە ئەنجا دواتر یعنی ئەو بەهرە قوڵەکە لە خۆیان هەبوو و لە ڕاستیشە یعنی ئەو ئامادەی ئەوەشی تیا هەبوو با بڵین بخوێنێتەوە پێ بگا بەڵام هەستەکەم یعنی ئەو دەرفەتانەی بۆ نەڕەخسا لەگەڵەوەیە کە ئەو قوتابی قۆناغی ناوەندی بابزەم تایەکی ناوەندی خوێندویەتی یعنی بەس خۆی توانایەکی باشی ئەوەی هەبوو کە بخوێنێتەوە شعری شاعرانی تری خوێندوتەوە وەکو بڵێ ئەگەر دەرفەت هەبووە یعنی بارودۆخەکە بەو شێوەیە نەبووایە بێگومان یعنی بێگومان ئەو ئەتوانم بڵێم یعنی ئەبووە خاوەنی ئەزمونێکی کامڵتر ئەزمونێکی پێگەیشتوتر بووە دەنگێکی زۆر دیارتر لە ڕاستیە و ئەتوانم بڵێم شعرەکانی پەلی ئاهاویش بۆ زۆر کایەی تر یعنی زیاتر با بڵێن قوڵ بوونەوە لە شعرەکانیە بەدیەکرا بە بێگومان یعنی ئەگەر دەرفەت هەبووایە بارودۆخەکە بەو شێوەیە نەبووایە و تەمەنی یعنی و لە تەمەنی 26 ساڵیە با بڵین لەو تەمەنەیە ئەو هەموو بەهرە و ئەو هەموو توانایە و هەموو بەرهەمەیە بوو بێ بێگومان ئەتوانم بڵێم یعنی دەرفەت برەخسایە ئەزمونونەکەی و ئەزمونێکی جوان و ئەزمونێکی کامڵتر و لە ڕاستیان پێگەیشتوتر. زمان و وێنەی شعری لای کۆساری چ تایبەتمەندیەکیانە بوو؟ بەڵێ من مابزەم ئاماژەمان بەوە کرد ئەو زمانی ئەو لە ڕاستیە زمانێکی شعریە با بڵێن ئەو زمانن یەکە زمانێک بێت زیاتر نزیک بێ لە زمانی یاخاوتنەوە هەرچەند یعنی ئەو وەکو وتم زیاتر مەبەستی بۆ پەیامەکەی بگێنێ ئەمە لە هەندێک شعرە هەستەکەی زمانی بەرەو لاوازی بردووە زمانی نزیک کردوەوە لە زمانی قسەکردنی ئاسایی بەڵام لە ڕاستی ئەو زمانی قسەکردنی ئاسایی تێپەڕاند بوو زمانەکەی بەرەو زمانی شعر و ئەدەب و ئەوانە ئەڕۆشت یعنی هەرچەند وەکو بڵێ یعنی مابووی لەو ڕۆژەوە پێ بگات و زیاتر شعریەتی زیاتر لە زمانەکەی دیار بێ لە وێنەی شعریشا بە هەمان شێوە یعنی هەندێک وێنەی شعر سوود وەرگتن لە ڕەمز لە کۆمەڵێکی یعنی لەو شتانەی کە ئەمنە کەرەستەی شعر یعنی لای هەموو شاعران ئەو جۆرە کەرەستانە هەن ئەویش تا ڕادەیەکی باش توانی بوو ئەمانە بەکاربێنێ ئەتوانم بڵێم یعنی لە ئاستێکی لەو تەمەنەیە و لەو دەرفەتەیە و لەو بارودۆخەیە لە ئاستێکی باشا بوو ئەم زمانە شعریەکەی هەم وێنە شعریەکانی بەگشتی. زۆر باشە مامۆستا زۆر سپاس دەکەین کاتمان تەواو بووە زۆر سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت. ئێوەش حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە بۆ یەکەمین جار ساڵی 1993 لە مانگی هەشتا ئێمە لێرە وەکو یەکێتی ڕۆشنبیران
کۆڕێکمان لە هۆڵی ڕۆشنبیری بۆ شەید کۆساری کرد کۆڕێکی شێعر خوێندنەوە هەستەکەم یعنی کۆڕەکە دەنگدانەوەیەکی باشی هەبوو ئامادەیەکی باشی خەڵک لە ڕۆشنبیران و لە نووسەران و لە ئەدەب دۆستان هەبوو ئەوە سەرەتایی یەکتر بینێن و نزیکی من و کاک کۆساری بوو لە ڕاستیەوە بزانم جارێکی تر لە بۆنەیەکی تر لە سلێمانی بەشداری کردو بەڵام ئەو کۆڕە بەشداریەکی با بڵێن کاریگەرتر بوو لە شارێکی وەکو سلێمانی ئەتوانم بڵێم لێرە زیاتر ئەو لەو کۆڕەوە زیاتر ناسرا و دەرکەوت. سپاس دەکەین مامۆستا بەس زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرین و دواتر دەگەڵێنەوە لاتان لەگەڵتان بەردەوام بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئازان و خۆشەویستان دەچینە
پێم وایە قەزای ڕەواندز لەوێ خاتونێک بە تەمەنێکی کەمەوە هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە. ئازاد و مەراوەی پەیامبەرمان ڤیدیۆکی لەسەر و خاتونە بۆ ئامادەکردووی با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆبی. قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم. سەنا عەبدولمەجید دانیشتووی قەزای ڕەواندزم لە پۆلی 11 زانستی. زۆر خۆشحاڵم کەەوە خوای گەورە ئەم نیعمەتەی لەگەڵ کردم و کردی بە حافظ قورئان. هەڵبەتە لەبەرکردنی قورئانێکێک بوو لەو نیعمەتانە کە خوای گەورە لەگەڵی کردم و بە تەواوی ژیان و شانازی پێوە دەکەم. هەر لە مانگی دوو بە دوای بڵاوبوونەوەی بەتای کۆڕۆنا هەروەها پەکخستنی قوتابخانە و بانەوەی زۆر لە ماڵەوە من دەستم کرد بە لەبەرکردنی قورئان و ئەم هەلم قۆزیەوە و پشت بەخوا دەستم پێ کرد و سوپاس بەخوا کە تەواوم کرد. سەرەتا کە دەستم پێ کرد لە لای باوکم دەستم پێ کرد. باوکم هەم باوکم بوو هەمیش مامۆستام بوو. سەرەتا لێکەم دەست پێکردنەوە ڕۆژان دوو لاپەڕە وازبی ئەدام واتە ئەو دوو لاپەڕەی کە وازبی ئەدام تاوەکو شەو لەبەرم ئەکرد هەروەها بەلەبەر لە لای ئەو دەمگوتەوە ئەو هەڵانەی کە لە کاتی حفزەکەیە ئەم کردم بۆ نمونەتە نوێنەیەک وشەیەک پیتێک بە قەلەم ڕەساسێک خەتێکم لەژێر لە ئەهێنا چەند دوو لاپەڕ بەردەوام ئەبووم تاوەکو سوورەتەکە تەواو دەبوو. دوای ئەوەی کەوا سوورەتەکە تەواو دەبوو دووبارە هەموو سوورەتەکەم لە لای باوکم بە حیفزی دۆم دەگوتەوە هەروەها ئەو هەڵانی کەوا کردو و پێشتر خەتم لەژێرە هێنا بوو هەڵەکانم ڕاست دەکردەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم ألم تر أن الله يسجد له من في السماوات ومن في الأرض والشمس والقمر والنجوم والجبال والشجر والدواب وكثير من الناس وكثير حق عليه العذاب. البته من خۆم خۆشحاڵم الحەمدولله کە ئەو ڕۆژم بە چاوی خۆم بینی کە کچەکەم پەروەردەی دەستی خۆم تەواوی قورئانی پیرۆز هەر لای خۆمەوە لەبەر بکات. ڕاستیمە نیعمەتێکی گەورە بوو و هیوادارم ئینشاءالله کاریشی پێ بکات و ئیلتیزام بە ئەحکامەکانی قورئانەوە بکات و بتوانی حەقی ئەم قورئانە بدا لە دوا ڕۆژدا و هەر وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم موژدەی داوە لە قیامەتە قورئان چەندێت لەبەرە هێندە بەرز ئەبیەوە. خوای گەورە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ يقال لصاحب القرآن اقرأ وارتق ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر الآية تقرأها. هر چەند قورئان لەبەر بخوینەوە بەرز بووە چۆن لە دنیا ئەتخوێندەوە ئەوجا بەرز بوونەوەت لەو مرتبەت لە فیردەوسە بەپێی آخر ئاەت یعنی چەندی زیاتر قورئانت لەبەربی مرتبەت بەرز ئەبیتەوە لە ڕۆژی قیامەت خوای گەورە پێی ئەفەرمێ یان لەسەر زاری فریشتەکان پێی ئەوترێ بخوینەوە بەرز بووە بزانە کۆتا ئاەتە لە چ ڕائەوەستی شوێنت لەوێ بۆ دیاری ئەکرێ. جا هیوادارم ئینشاءالله هەم لە دنیا کەمای خۆشحاڵی ببیتە نورێک لە بۆی و هەم لە قیامەتیشا مرتبەی پێ بەرز بێتەوە. سۆمەخان سوورەتی النازعات خوای گەورە ئەفەرمێ هەل ئەتاکە حەدیث موسى. تمام. أعوذ بالله من الشيطان الرجيم هل أتاك حديث موسى إذ ناداه ربه بالوادي المقدس طوى اذهب إلى فرعون إنه طغى. قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم. یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستی نێو دڵ و دەروون. دوای تەوابوونی قورئانی پیرۆز سەرجەم ئاەتەکانی قورئانی پیرۆز و سوورەتەکانی قورئانی پیرۆز زۆر بەجوانی لەبەر کرد بۆیە بە پێویستم زانی
بۆی ئەم جاڵخێنەوەی قورئانی پیرۆز و لەبەرکردنی تەواوی قورئانی پێکردن خۆم گەواهیدەر و شاهیدم هەم لە دنیا ڕستاکە تەواوی قورئانی لای من لەبەر بۆیە ئەم بڕوانانێن پێبەخشی و ڕێز و تەقدیر. بەڵازدان دەچینە بڕگەی لەگەڵ پامنێران لای پامنێرمان سامان فەتاح. سامان سڵاوی خوا لێبێت. ئەمڕۆ لەکوێیت زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە بەگشتی چی نەگەر بۆیەمە بۆ بینەرانی بگوازیتەوە؟ بەڵێ کاک جەلال سڵاوتان لێبێ. سڵاو لە بینرانی کەناڵی ئاسمانی پایان بێت. منە سەر لە ناحیەی خورماڵم، شاندێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان سەردانی ناوچەی وەرامانی کۆمەڵی ئیسلامیان کردووە کە لە ماوەی ڕابردوودا لە خۆی پیشاندانەکانی چین و توێژەکانی و ناحیە ناوچەی وەرامانی کۆمەڵ سووتێنراوە تەواوی کەلوپەلەکانی ناوی شکێنرا. وەک دەبینن ئێستا لە پشتی منەوە شاندەکەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان پێگاتون لە کاک عەبدولستار مەجید و مامۆستا هەورامان گەچێنەی. زۆر باشە سامان. نەوڵەتەم لە نزیکەوە ئامانجی سەردانەکان بزانم. کاک عەبدولستار مەجید ئازاد نەبێ ڕاستەوخۆ لە کەناڵی پەیامەوە لەگەڵتاین ئازاد نەبێ کاک پرسیاری ئەویان یەکەم کە ئامانجی سەردانەکان بۆ ناوچەی وەرامانی کۆمەڵی ئیسلامی هاوکات دۆک پاڵپشتێک بۆ ئەندام و کادران ڕۆسۆزانی کۆمەڵی ئیسلامی لە سنوورەکە مامۆستا هەورامان گەچێنەی کە ئەندامی شاندەکەی مامۆستا سوپاس بۆ دەرفەتە ئاماژتان چێلەوەی کە ئەمڕۆ سەردانی ناوچەی وەرامانتان کردووە کە لە خۆ پیشاندانەکانی ڕابردوودا لایەن خۆ پیشان دەرانەوە سووتێنرا. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ بەڕێستان. وڵای ئەمە لە دوای ئەو حاڵەتی کە لە کوردستانە دروست بوو و لە هەندێ جێگاش دیار بوو بن کە و بارەگاکانی کۆمەڵی ئیسلامیش بەر ئەو هێرشانە کەوتن، هێرشی سووتاندن و تەخریب و ڕوخاندن و سووتاندن و پاش ئەوەی کە لە خۆپیشاندانەکانیشا کۆمەڵێک لە هەندێ شوێنی جیاواز وەک چەمچەماڵ، کفری، سەی سادق و هەندێک جێگای تریش چەند گەنجێکیش شەهید بوون. خوای گەورە بە شەهیدیان قبوڵ کە ئینشاءڵڵا. ئێمە بڕیارماندا کە سەردانی هەم کەسوکاری شەهیدەکان بکەین، لە نزیکەوە بیان بینین و ئەوەی کە پێمان کرابێ لە توانامان نابوو بێ هاوکارێکیشیان پێشکەش بکەین و هەروەها سەردانی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامیش بکەین بەتابەت ئەوانان کە سووتێنراون. ئەمڕۆژ هاتینە بارەگای ناوچەی کۆمەڵی ئیسلامی لە خورماڵ. بەڕاستی هەدەفی سەردانەکە ئێمە بۆ ئێرە تەنها ئەوە بوو کە ئەم برا بەڕێزانە لێرە ببینین و بۆ دڵنەوایی و بەسەرکردنەوە بە حەقیقەت و بینینی واقعەکە بە شای خۆمان. لە ڕاستیدا زۆر متەئەسیف بووین بەتایبەت کاتێک کە بینیمان ئەو قورئانە پیرۆزانی کە لە بارەگاکانە هەبوون هەموو سووتێنراون و ئێرەش بە تایبەتی مەدرسەی شەرعی لێیە کە تایدا علومی شەرعی و عەقیدە و تەفسیری قورئانی پیرۆز و سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فێری خەڵک کراوە، فێری ئەخلاق و ئادابی بەرز و شیەمی بەرز و قیەمی بەرز کراون بەداخەوە هەموو سووتێنراون. بە حەقیقەت جێگای ئەسەفە ئەوەی کە زیاتر ئێمە ینی ناڕەحەتەکە ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی لەو ئاستانیە کە خەڵکێک بێت بارەگاکەی بسووتێنێ، خەڵکێک ئەگەر برسی بێ ئەگەر موچەی نەبێ، چونکە ئێمە کۆمەڵی ئیسلامی هەمیشە لە بەرەی خەڵک بووین و بە حەقیقەت تەسحیەمان بە خۆمان داوە، تەسحیەمان بە زۆر سپاس بۆ پامنێرمان سامان فەتاح. دیارە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەو جوڵەیە کە لەدێنەوە دەستی پێ کردووە و ناوچە جیاوازەکان یاریمی کوردستان و شوێنانەی کە خۆپیشاندان تێداندا ئەنجام درابوو و قوربانی تێدا هەبوو بە تایبەتی لە کفری، لە دەربەندی خان، لە چەمچەماڵ، لە تەکیە، لە پێنجوێن، لە سەی سادق و ئەمانە کە خەڵکیان تێدا کوژراوە. بۆیە دیارە ئەو شوێنانەی بشێدەکانی بەسەر کردوێتەوە و بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لە خورماڵ
لە سێ سادە و پێنجێن کە لەلایەن خۆپشاندەرانەوە سووتێنران و شوێنانش بەسەر دەکاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان سامان فەتاح سپاس بۆ دانیارەکان بەڵێزان دەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان کە تەوەرێکی تەندروستی و باز لە نەخۆشیە گوازراوەکانی پێست دەکەین زانین کامانن ئەو نەخۆشیانی کە لە ڕێگەی پێستەوە دەگوازرێتەوە لە ئێستاژا بە تایبەتی باز لە نەخۆشی گەڕی دەکەین کە دەنگوەیەک هەیە لە ئێستادا باز لەوە دەکرێت کە نەخۆشی گەڕی بڵاو بۆتەوە بە قسەکردنی زیاتر لە سەرم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەیات کاکەی پسپۆڕی نەخۆشیەکانی پێستمان کردو کاکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سەرەتا بەبەستێک لە نەخۆشی گەڕی بکەین کە لە ئێستایا بڵاو ینی بەڕاستی هاوڵاتیان ترسێکی زۆریان لێ نیشتووە هەندێک دەڵێن هەیە و ڕاستە هەندێکیش دەڵێن ترس نییە و ترستان نەبێت ینی زۆربەی پزیشکەکان ئاماژە بەوە دەکەن بۆی هاوڵاتیان نەترسن کە ئەمە نەخۆشیێکی کۆنە و هەر هەبووە. سەرتا بزانین نەخۆشی گەڕی چی ئایا ئەم نەخۆشی ئەوەیەنێت کە هاوڵاتیان و ترس و دڕاوەکیان لە دڵدا دروست ببێت؟ پێشەکی سپاسی بەڕێستانەکەم سپاسی ستافی بەرنامەکەم بۆم بەرنامێن. نەخۆشی گەڕیار لە کۆنە هەبوو یانی شتێکی ئەوە تازە نییە بەڵام زانیاریەکان کەمن کە هاوڵاتیەتی بەڕاستی خۆی خەڵک توش دەبێت لە کرمۆکەیەکی بچووک با پێی دەڵێن بە چاو نبینێ ناوی سارکۆپتسە ئەو کرمە لە ناو پێستە ئاژی ینی خۆراکی ئەو کرمۆکەیە پێست دەخوا ئیتر لە ناو پێستا جوڵێت و زیاتر بە شەوان ینی سەرێکە نەخۆشەکە لی ئەپرسی ئەڵێ وەڵا خوراندنێکی زۆرم هەیە زۆر ناڕەحەتم بە تایبەتی لە شەوانە ڕوودەدات. کاکتۆرە نەخۆشیی ئێستا بڵاو باسیەکە نەخۆشی گەڕی ئەم نەخۆشیە کە خورانی هەیە و زیاتر بەڕێز ئاماژەی بۆەکەی بەڵێ نیشانەکانی ئەوەیە کە بڵێن خاڵی سوو لەسەر پێست دروست دەبێت و خوراندنێکی زۆر ینی زۆر ناڕەحەتیەکە ینی خۆی نیشانەکانی ئەوەیە کە مرۆڤەکە ئەوەن جستەیە خوێنێت تەنان ناتوانێت شەوام بخەوێت بۆی زۆر بێتاقەتە هۆکاری دروستبوونی ئەم نەخۆشی چییە؟ چیوە دروست دەبێت ئەم نەخۆشی؟ لە کەسێکە بۆ کەسی دەگوازرێتەوە لە ڕێ ئەو کرمۆکەیە چونکە لەسەر جستەی مرۆڤەژی لەوەیە هۆکاری دروستبوونی ئەم کرمۆکەی خۆی لە چێوە گیاندەوەرێک هەیە لە دنیار هەبووە. ببوورە کاکتۆر هەنێک کەس باز لەوە دەکەن کە ئەم نەخۆشی گەڕی هەندێک دەڵێن گەڕی جرجە هەندێکیش دەڵێن هیچ سەگ ینی لە ئاژەڵەوە خۆی ئاژەڵی خۆی هەیە و مرۆڤی شەرهەیەتی لە هەردوو لە ئێستا باز لەوە دەکرێت کە ئەم نەخۆشیە لە ڕێ ئەم ئاژەڵانەوە گوازراوەتەوە بۆ مرۆڤ خۆی لە پیسیەوەیەت شوێنێک زۆر کەسێ مەسەن لە ڕوود مەسەن سەگ بەخێوەکە بەڵام پاکە ینی شەرت نێتر ئەو سەگەت هەبوو لە ماڵەتر تووشەکە وانە لە زۆر وڵاتانی شێ جرج بەخێوەک هەمەشیش بەخێوەکەن و بەحسی لەسەر دەکرێوانە مهم پیسیەکەیەتی یعنی ئەو کرمۆکە لە شوێنی پیسە ئەگوازێت شوێنی پاکان نییە لەبەرەوە سێکە زیاتر لە شوێنی بەشە ناوخۆیەکان هەیە لە کەمپا هەیە لە بەندیخانە هەیە لە شوێنی قەرەباڵغا هەیە دروست دەبێت. کەواتە ئەگەر تاکەکانی ئەمە بڵێن پاک و خاوێنی خۆیان ڕابگرن ینی تۆ پێت وایە پەیوەندی بە خڵیەوە هەبێت بەڵێ ئەگەر پاک و خاوێن بەڵێ ئەو نەخۆشیە لە شوێنی باڵێن پیسۆخۆڵ و قەرەباڵغ کە بەرکەوتیان زۆرە بێت مەسەن بۆنە بەندیخانەیە کەمپە بەشی ناوخۆییە ئەوانە زۆرتر توش دەبن. زۆر باشە کاکتۆر دەبینی منداڵێک لایەکی سەری تووشی گەڕی بووە یا پێستی بەشێکی جەستی تووشی گەڕی بووە ئەم توش بوونە چۆنە کرمێکە یاخود کرمی زۆرن یا زۆر دەبن بەربڵاو دەبێتەوە وامە چارەسەرەکەی چییە تاکی بەردەوام دەبێتەوە دەگواستنەوەشی چۆنە؟ ئەوەی باسیەکەی بەڕێزت ئەوەی سەرەکەەوە گەڕێکی ترە وەکو کە ڕووی پێستی پێڵێنەوە یانەوە ئەمە گەڕێکی باڵێن دەگوازرێتەوە بەڵێ ئەوش دەگوازرێتەوە ئەوە زیاتر لە ڕێی مێشولۆ دەگوازرێتەوە یان لە شوێنێکا بڵێن گۆماوێکەیە شوێنێکەیە یان لەگەڵ ئاژەڵەکە خۆی توش بووە ئەو مێشولە پێوێدا خۆی نەخۆشیەکەی هەیە یا بە تۆشەوە تۆش ئەیگریت هەرعینیشێت هەر مەزدەرەکەی دیسان هەر پیسی شوێنەکەیە. ئاماژەت بەوە کرد کە ئەم کرمۆکەیە لەسەر پێست دروست دەبێت چ شتێک وا لەسەر پێست خۆراکەکەی پێستە زۆر باشە چ شتێک وا ئەکات کە ئەم کرمە خۆراکەکەی لە پێستەوە وەرگێت و دروست بێت؟ ئەتر خۆی تەبیعەتی خوا گیانوا دروستی کردووە کە ئەم کرمۆکەیە چونکە ئەگەر ئێمە ئەو کرمۆکە کە جیامان کردەوە 3 ڕۆژ کە بڵین لە چکە یەکی لە چارەسەرکردنەکانەوەی بێ هەموو ناو ماڵ تاقیم بکەیت جێگا و بەرگە پشتی و ئەمانە هەمووی بیکڵێنی 3 ڕۆژی ئەوێت 72 ساعات بەلایانی کەمەوە خواردنی لێ ببڕی ئینجا ئەمرێ خواردنەکەشی پێستە ینی یەک هەفتە ئەبێ هەر بە بەردەوامی ناوماڵ تاقیم کەیتانە بۆ نمونە 3 ڕۆژ ساعتمانەیە زۆر باش ئێستا بۆ نمونە کەسێک ئەم نەخۆشی گرتو ئەم خورانی پێستە بێ بە بەردەوامی 3 ڕۆژ دەرمان بەکاربێنێت و خۆی پاکخاوێن ڕاگرە خۆی تاقیم کات خۆی جۆری چارەسەرەکەی جیاوازن یان بە پێی کرێم هەیە شلەیی هەیە باڵێن لۆشن هەیە شتەکان زۆرن بەڵام لە هەمووی گرنگترە بێ هەموو ئەوانەی کە بەرکەوتن لەگەڵ ئەو کەسیا بێ عیلاج وەرگێ یعنی ناکرێت بڵێ وەڵا ئەو جستەی ئەخورێنە من وەری ناگرم ئەو کەسێک کە لەو ماڵەیانە لەو ژوورەیە دەژین کە بەرکەوتەی بە نەخۆشەکەەوە هەیە بێ هەر هەمووی وەری بگرێ چونکە 2 هەفتەیەوێت تاکو نیشانەکانی دەرکەوێ ینی بۆ نمونە ئێستا گەر تاکێک
ئەم نەخۆشی گرت بێت بەڵێ ئەوەی کە لەگەڵ یا ئەژی دوای 2 هەفتە بۆی هەیە بەڵێ نیشانەکانی دەکەوێت تۆ لە بەرەوەی چاوەڕێ نەکەی نیشانەکانی ئەم خۆی چارەسەرەکە دووبارە لەوە ئەگرێتەوە بۆ بڵاو بێتەوە بۆ سەریع زۆر باش کاکتۆر جیازیە لەگەڵ ئەگزیما بەڵێ جیازەکەیان چییە؟ ئەگزیما پەیوەندی بە کرمۆکە شتنی ئەگزیما تۆ حساسیتێکی لە شوێنە کارڕوو دەدات ئێستا من چۆن بزانمەوە کرمۆکەیە ئەگزیمایە کە تووشم بوو نیشانەکانی کرمۆکە گوتمانمان خوراندنەکەی شەوە ئەمەکی لەوانەیە هەراسان دەکە ئەگزیما بۆکو پەڵێکی گەورە دروست ئەبێ ئەمە وەکو نیشانێکی سووری ورد دروست دەبێ فەرقەکەی اینجا ئەگزیما هۆکاری کێ مەسەن کابراڵێ مەسەن دەستە خەمە ناو تایەت و فارس و بە تایبەتی ئافرەتان دەڵێ دەستەکە دەستمە بێ بەخوران شوێنەکەی دیاری ئەگزیما مەسەن هەموو جەستت نایگرێ مەسەن بەس نووسەکە بەس دەستە بۆ نمونە ئەمە هەموو جەستەیە ینی شوێنێکی تایبەتی بەڵێ ئەمە مەسەن زیاتر شوێن بڵێن لای بن باڵە شوێن هەستیارەکان دەوروبەری ناوکە ئەمانە هەر هەمووی ئەخورێت زیاتر شوێنە ناگرێت بەڵێ زۆر باشە با بێنستر نەخۆشیە گوازراوەکانی پێست چی و چی دیکەن جگە لە گەڕی ئایا نەخۆشیانی کە بەتابەتی ئێستا باون و هەن نەکەوەی کە بانی وەکەوەی کە ئێزاڵمە و گۆڵمە دەستی پێ کردێ بەڵام بەگشتی ئەم نەخۆشیانە مەوجود بن چی و چی ئێستا ئێمە ئەگەر وەکو لە ڕی زانستیەوە بڵین باسی بکەین ئەتوانین دابەشێکە مەسەن بۆ نمونە بابەتی کرمۆکەکان ئەوەی کە بابەتی گەڕیەگرێتەوە کە ڕووی پێست ئەو بەشێکەکە بەشێکتمان لە ڕێی ڤایرۆسەوە نەخۆشیێکی لە پێستا ڕوودا کە ڤایرۆسیە بۆ نە دڕکۆمیۆکتە دڕکۆمیۆکتە مەسەن لە پڕێکاسێکی یەک پۆ لە مویە گرێ لە مەکتەبە مەسەم ئایلەکە مویە گرێ ئەوش هەر گوازراوی پێڵێن و نەخۆشترمانە با بڵێن لە ڕێی بەکتریاوە تۆ ئەو هۆکارەکەی بەکتریا مەسەن بۆ نمونەگەر بیست بێتان مەسەن ئاگرێت زوو خەڵکی بیستێمە ئاگرا لەسەن لە مناڵە زیاتر ڕوەدات یعنی هەر نەخۆشیەک و شتێک تووشیەکات یان بۆ نمونە وتمان ڤایرۆسات کە زۆر باویشە ینی بەڕاستی کە دڕکۆمێکتە بڵاوە بێتەوە سێکە لە پۆلێکە یان لە ماڵێکە یەک هەرچی مناڵە ئیگرێت یان ئەو شتێکی لەو نەخۆشانەکە زۆر باشە کاکتۆر لێستا باس دەوە دەکەن کە ئەم خورانی پێستە زیاتر لە مناڵانە بڵاوە کەواتە ئایا جیاوازی هەیە بۆ نمونە لە نێوان مناڵ و لە نێوان بەتەمەنەکانە کام خوراندنە مەبەست بەر ئەم نەخۆشیەکە ئێستا بڵاوە ئاخر لەوە چێ مەسەن نییە هەموو تەمەنێک بۆی هەیە توش بێت چارەسەریشی هەر وەکو یەکوایە لە تۆزە لە دۆزی عیلاجەکان فەرقی هەیە بۆ مناڵ دەرمانی تایبەتی خۆیە بۆ گەورەی دەرمانی تایبەتی خۆیە ناوەکو یەک نییە بەزیسە بۆچی زیاتر ترسمان لەسەر مناڵەکە هەیە هەمیشە شتەکە دەرونی عاتفێڵێ مناڵە گوناحە ناتوانێت لەبەر بۆیە ترسیڵێ مناڵ نەوەکو تووشی شتێک بێ ئەگینا گەورە و بچووکە یەک تووشە بێت هیچ مزاعفاتێکیشی نییە بڵێن ترسی نییە زۆر باشە کاکتۆر جەو بڵێن گەرما و سەرما بڵێ چکاریگەری هەیە لە سەرم نەخۆشی چکە پێم وایە بێ زیاتر ئەوانەی کە ئەم خورانی پێستە دەگرن ئەم نەخۆشیە باز دەوە دەکەن کە زیاتر ئەگەر گەرمایان بێت ئەخورێت زیاتر خۆی شوێنی داخراو شوێنێکی داخراو کە تاقیم نەبێ هەتاوی تێنەکەی با بڵێن وەکو پێم وشنەکە پاک نەبێت بۆیە نمونەی هێنمێنەوە بەشی ناوخۆی کەمپە با بڵێن بەندین خانە ئەو شوێنە زیاتر بڵاوە بێتەوە بەڵام کاکتۆر زیاتر ئەم نەخۆشیانی بەڕاستی لە وەرزی سەرمایە سەرهەڵەیات پەیوەندی بە سەرما و گەرماوە نییە هیچ پەیوەندیشی نییە چونکە نەخۆشیەکە هەیە وجودەکە هەیە چونکە ئەسڵ خۆی ئەو کرمات لەسەر هینەکە ئاژیان لەسەر پێستەژی ینی چونکە شوێنەکە گرنگە بەلایەوە ئەو شوێنەکە گرنگە بەلایەوە لاین لە تا قڕە باڵغ بێ ئەپەڕێ بۆ ئەمانەی تر هەمووی ئەگەر تۆ گەرما و سەرما تۆ ئێستا هەمووی ئامێر هەیە کابرا ماڵەکەی سار دەتوانێت زۆپای داگرسێن گەرمای بێ ماڵەکەی بەسم لە بڵاوبوونەوەی ئەم کرمۆکەیە لە وەرزی سەرمایە بڵاوە بێتەوە و تاکەکانی گرمە بەسم لە ژوورەوە نییە ماڵەوە کە بڵێم گەرما و سەرما شوێنەکە بڵێن داخراوتر بێ کە کۆبیتەوە چانسی زیاتر بڵاوبوونەوە هەیە بەس تۆ ئۆتۆماتیکیان بڵێن هەر شەوە گەڕێنەوە ماڵەوە ئەو کەسانی هەمویان ئەگەر لە دەری شەوە بن تۆ کاتی خەوتن هەمووی لە ماڵەوەیە ینی زستان بیان هاوین بیان بۆ کێ بڕێیت زۆر باش کاکتۆر بۆ نمونە تۆ باز لەوە دەکەی کە دوای 2 هەفتە نیشانەکانی دەرەکەن ئەگەر پێشتر ئەو کەسە بڵێن درێک بەو شتە بکات هەست بکات کە ئەوژەیگرێت بۆ نمونەیە من کەسی بەرامبرم گرتوویەتی لەگەڵ ما ئەژیت ئەگەر من زووتر بچم عیلاج وەرگرم کاریگەری ئەبێت کە ینی ئەتوانی خۆ بپارێزت و بۆی هەیە توش نەبێت بەدەر لە خۆ پارێزی چارەسەری عیلاجی ئەوە چییە وەکو عیلاجی ئەو حسابی و توش بوو عیلاجە بەکاربێنی حسابی توش بوو بۆ کرێ ماوەی مانەوەی ئەم کرمۆکەیە لەسەر لەش چەندە ینی ماوەیەکی دیاریکراوی هەیە بڵێ لەسەر لەش بمێنێتەوە یا ئیلا تاکو عیلاجی بۆ وەرنەگریت هەر ئەمێنێت عیلاجەکانی ئەم ڕۆچین دنیایەکی پێشکەوتوو هەیە عیلاج بۆ کرێم هەیە کە جەستەتی پێچەورەکەی لە ژێملتەوە بۆ خوارەوە هەیە 3 شەو لەسەر یەک بترە و کرمۆکە خۆی بردۆ دەکە پێستەکە خۆ دەرمانەی تایە ئەمرێت و تاوە کاکتۆر ئێستا هیچ ڤاکسینێک ئەو بابەتانە هەیە لەوەی کە نەخۆشیە گوازراوەکان بەتیابە نەخۆشیە گوازراوەکانی پێست لە منداڵی ئیدی سەرهەڵ نەداتەوە بۆ نەدرکۆمی کوتەکە باسی دەکەی مرۆڤ یەک جار تووشیە بێ ئێستا عادەتەن واڵێ نایە هەر یەک جاریشە
نعم بۆی هەیە دوجا بەڵام زۆر دەکمەنە زۆر ینی لەوەچ یان لە هەموو تەمەن مادێک جار دوجا سوتفەیکەم زۆر کەمە ڤاکسین وانەمان نییە بۆ هیچ جۆرە لە نەخۆشی نییە تاکۆم دەقینە بەرگری لەش کاریگەریەکی ئایا کاریگەری دەبێت بۆ نمونە ئێستا هەندێک بنمونە ڤایرۆسی کۆرۆنا باز لەوە دەکەن کە ئەوەی ئەگەر بەرگری لەشی زیاتر بێت ئەگەر تووشیش ببێت بڵێن زۆر بە قورسی نایگرێت ئایا ئەم جۆرە نەخۆشیانش ئەم گوازراوانی پێستر بە هەموو جۆرەکانیەوە ئەگەر بۆ نمونە لە تاکێکەوە بۆ تاکێکی دیکە جیاوازیە بێت ئەگەر تاکێک بەرگری لەشی زیاتر بێت بەستنەوەی بەرگری لەش کاریگەری ئەبێت لەسەر توش نەبوون کاریگەری هەیە بەڵام ئەمە کرمۆکیەکە هەیە یان ڤایرۆسەکە هەیە ئەیگریت بەس فەرقێکە یەکێک جستەی لەوە زۆر بیگرێت مەسەڵ لە 50 جستەی توش بێت بەرامبەر لە 20 توش بێت بۆ نمونە ئەمە خوراندنی زۆرە ئەمە ئەخورێت تۆزێک کەمترە لەو پەیوەندی بە بەرگریەکەەوە هەیە هەر عینیش دەکاتەوە یانی ئەوە نییە بڵێ وەڵام من بەرگریم باشترە چونکە شتەکە وجودی هەیە بەڵام جیاوازی نیە بێ هەر وەکو یەک عیلاج بەکار بەڵێ هەر یەک دەرمانە هەموو مەجموعە دەرمانە وەکو پێم وتی بۆ مناڵ جیایە بۆ گەورە جیایە جۆری زۆرە بەناوی خۆی گەورە ئێمە ئەمڕۆ وەکو خوشکانی قوتابیان لە ناوەندی گەرمیان هەستین بە ئەنجامدانی خێوەتگەیەکی یەک ڕۆژە لە نێژێر ناونیشانی خوشکانی پێشەنگ دیار ئێمە هەستمان بە فەراغێکی پەروەردەیی و کارە ڕێکخراوەکانی ئەندامان کردبوو سپاس بەخۆی گەورە لەم ڕۆدا لەم خێوەتگەدا توانیمان سوودێکی زۆر بە ئەو ئەندامانە بگەێنین لەژێر کە چەند بابەتێکی زۆر پێویستمان بە پێویستدانی بوو ئەمڕۆ سپاس بەخۆی گەورە خوێندمان کە بابەتی پەروەردەیی و لایانی ئیمانی و هەروەها پێشەنگ بوون و زۆر سپاسی مامۆستایانە ئەکەین و سپاس بەخۆ ئێمە ئەمڕۆ توانیمان گرنگێکی زۆر بەلایانی علاقات و پەیوەندی نێوان ئەندامان و ئەوانشی کە تازە هاتبوون بدەین یعنی هەر یەکێک لە ئێوە ئەگەر بیەوێت لە ڕۆڵی هەیە بیرکردنەوەیەکی ژمارە نایگرێتەوە ئەڵێ ئێمە بۆ نمونە ئەم ساڵین مەلزەمە ئیساحی وەردەبێت بەڵام بینەرانی عزیز دیارە بەجاخەوە بەهۆی تێکچوونی باری تەندروستی میوانەکەمان کە ڕێز دکتۆر ئەیاد کاکەی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست بوو تەوەڕەکەمان کۆتایی پێدێنین دەچینە لای کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەسەر ئامارەکانی تونوتیژی لە سلێمانی کرد لە ماوەی ڕابردوودا پێشەلکاری مافی مرۆڤ و هەندێک ئاماری تایبەت هەیە کە ڕێکخراوێک ئامارەکانی دەخاتە ڕوو باپێکەوە بینێری کۆنگرە ڕۆژنامەوانیەکە بین. بەشێکی ترە لەو پێشێلکاریانەی کە دش بە هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە بەردەوامی ئەنجام درراوە. لەسەر ئاستی بەپی شوێنی جوگرافی تەمان پێم وا بێت لە لای هەمومان ڕوونە بەداخەوە بەهۆی ئەو پێشێلکاریانەی کە دش بە ناڕزایی دەربڕین و بەرامبەر بە خۆپشاندەران و ناڕزایی مەدەنی دەبینین لە پارێزگای سلێمانی زۆرترین کەیسی پێشێلکاری ڕوویداوە و دەتوانم بڵێم زۆرترینی پێشێلکاریەکان کە لە چارتی دواتردا دەیخەمە ڕوو بە پێی مانگەکان زۆرترین کەیسی پێشێلکاری لە مانگی 12 ئەنجام دراوە
و دەشبینین لە پارێزگای سلێمانی 94 کەیس، لە پارێزگای هەولێر 58 کەیس، لە دوهۆک 37 کەیس، لە پارێزگای هەڵەبجەش 18 کەیس تۆمار کراوە. داتای پێشێلکاریەکان بە پێی مانگەکانی ساڵ دەبینین وەکوتم لە مانگی 12 62 کەیسی پێشێلکاری ئەنجام دراوە کە پێم وایە هۆکارەکەی ڕوونە بەهۆی ناڕزای مەدەنی و خۆپیشاندانەکانی ئەو دوایە 62 کەیس لە مانگی 12. پاشان لە مانگی 8 ئۆگەست 40 کەیسی پێشێلکاری ئەنجام دراوە، لە جۆن 26 کەیسی پێشێلکاری ئەنجام دراوە، پاشان مارچ 16 کەیس، فەبریوەری 15 کەیس وەی لاخری. ئەوانە وەکوتم تەنها کۆمەڵێک داتا و ئامارن کە ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە ماوەی ساڵی 2020 بەردەستمان خستووە و گرنگە ئاماژە بۆ بکەم ئەو کەیسی پێشێلکارانە کە لێرە ئاماژەم پێدا تاوەکو 25 12 2020 ئەو 5 ڕۆژەی کۆتایی بە دڵنیایەوە ئێمە بەردەوامین لە چاودێریکردن هەر کەیسێکی پێشێلکاری خوا نەخواستە گەڕ ڕووبدات ئێمە تۆماری دەکەین و لە چوارچێوەی راپۆرتێکی تێروتەسەل لە مانگی 1 دەیخەینە ڕوو و گرنگە ئاماژەش بۆ بکەم ئێمە داتای پێشێلکاریەکانی پارێزگاکانی تری عێراقمان لا هەیە بەداخەوە لەسەر ئاستی عێراق بە حدودی 575 کەیسی پێشێلکاری دش بە ئازادی ڕادەربڕین ئەنجام دراوە. ئەوە و داتانەیە وەکوتم کە ئێمە لە لامان هەیە و ئەگەر هەر سەرنجێ تێبینیەک پرسیارێکەیە پێم خۆشە بۆ دواتر بەجێبێڵین بۆی کات بین بە پانێڵستەکان بتوانن سەرنج و تێبینی خۆیان بخەنە ڕووز لەسەر ڕەوشی خۆپیشاندانەکانی ئەو دوایە ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان و بەو هیوایی کە ئەو داتا و زانیارێنێک ئێمە لێرە خستمانە ڕوو بکرێت بە بنەمایەک بۆ گفتوگۆکانی ئەوڕۆ. دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان، خۆشحاڵین و چاوەڕوانی گفتوگۆیەکی گەرم و گوڕین. زۆر سوپاس. زۆر سپاس بۆ کاک سەنگەر یوسف بەڕێبەری جێبەجێکە لە ڕێکخراوی ئاشتی و ئازادی. بەڕێزان ئێستا ئەچینە بڕگەی دووەمی چالاکیەکە کە پانێڵەکەیە داوا لە هەرێکە لە بەڕێزان پەیمانخان و کاک مۆسین و کاک ئەنوەر حسێنەکەین بفەرمونون بۆ مەنەسەکە بۆ دەستپێکردنی بڕگەی دووەمی چالاکیەکە کە خستنە ڕووی یاخود قسەکردنە لەسەر ڕەوشی ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان. وەڵازدان و خۆشەویستانەوەی کە بینیتان دیارە کۆنگرەی ڕۆژنامەوانی ڕێکخراوێک بوو کە قسەی لەسەر ئامارەکانی توندوتیژی یا پێشێلکاریەکان کە لە ماوەیە هەفتەی ڕابردوو یا خۆپیشاندان و ناڕزایەتیانی کرد لە پارێزگای سلێمانی و لە شارە جیاوازەکانی پارێزگای سلێمانی لە ئارادا بوو دیارە خراڕووە پانێڵێکیش لەسەر ئازادی ڕادەربڕین ساز دەکرێت. بۆیە ئەوە کۆنگرە ڕۆژنامەوانەکە بوو کە بینیتان دیارە وەرگەوابەتەکانمان کۆتایی پێهاتووە لە پەیامی ڕۆژ، بەڵام چیرۆکێکم لایە کە دەمەوێت بەم چیرۆکە کۆتایی بە پەیامی ڕۆژ بێنین. یەکێک لە هاوڵاتیەکی ئێرانی کە لە ئەمریکا دەگەڕێتەوە دیارەمە بەگشتی باس لەوە دەکات کە ئەوەی کە هەین لە بیرمان نەچێت کێ بووین و چی بووین. دەڵێت دوای 16 ساڵ دووری لە خزم و کەس گەڕابوومەوە بۆ وڵاتی ئێران. ڕۆژێک کە ئۆتۆمبیلی براکەمم پێبوو لە یەکێک لە شەقامە قەرەباڵغەکانی تاران، کوڕێکی 15 تا 16 ساڵانە بووتی جامی ئۆتۆمبیلەکەت بۆ پاک بکەمەوە. منیش ڕێگەم پێدا زۆر بە جوانی پاکی کردەوە. منیش دەستم کرد بە گیرفانما 20 دۆلاریەک هات بە دەستمەوە و نەمگێڕایەوە دامە پێی. واقعی وڕماوتی تۆ لە ئەمریکا گەڕاویتەوە؟ منیش وتم بەڵە. وتی ئەکرێت چەند پرسیارێکت لێ بکەم سەبارەت بە زانکۆکانی ئەمریکا، لە جیاتی پاکردنەوەکە پارەم ناوێت. ئەوەندە بە ئەدەب بوو ناچاری کردم بڵێم وەرە ناو ئۆتۆمبیلەکە دانیشە با قسە بکەین. وتم تەمەنت چەندە؟ وتی 16. وتم لە دوی ناوەندیت؟ وتی نەخێر 6م تەواو کردووە. وتم چۆنە بێت؟ وتی آخر چەند ساڵێکم پەڕاندووە چونکە نمرەکانم زۆر باش بوون. وتم بۆ کارەکەیت؟ وتی من 2 ساڵ بووم باوکم مردووە، دایکم چێشتلێنەری ماڵێکی دەوڵەمەندە و من و خوشکەکەشم کارەکەین تا یارمەتی دایکمان بدەین و بەردەوامیش بین لە خوێندن. وتی بەڕێز من بیستومە زانکۆکانی ئەمریکا ڤیزای خوێندن و زەمالەی خوێندن ئەدەن با خوێندکارە زۆر زیرەکەکان. وتم کەس هەیە یارمەتیت بدا؟ وتی نەخێر پشتم هەر بە خۆم قایمە.
لێم پرسیینانت خواردووە وتی نەخێر وتم دەی با بڕۆین بۆ چێشتخانەیەک هەم نان بخۆین و هەمیش قسە بکەین وتی بە مەرجێک دەم دوای ناو ئۆتۆمبیلەکەت بۆ پاک بکەمەوە منیش ڕازی بووم لە چێشتخانەکە بە زۆر سێ جۆر خواردنە بۆ بان کرد بەڵام زۆر لێزانانە زۆربەی خواردنەکەی خۆی کرد بە سەفەری بۆ دایک و خوشکەکەی نزیکەی 2 سەعات قسەمان کرد سەیرەکەم زۆربەی کاروباری ڕۆژگار شارەزایە و بە باشیش بە ئینگلیزی قسەکات نزیکی خۆراوا بوو فەریدم گەیاندە ماڵ ناوی فەرید بوو بۆیە گەیاند بە ماڵ و ناونیشانی ماڵیانم وەرگرت ڕێکەوتین بۆ بەیانیەکەی هەموو بەڵگە و بەڵگەنامەکانی بدات بە من و منیش هەرچیم لە دەست بێت بیکەم نزیکی 6 مانگی پێچوو تا لە ڕێگەی پارێزەرێکی زۆر شارەزا توانیم قوبوڵی خزانکۆیەکی بۆ وەربگرم و داوەتنامەیەکیشم لە ڕێگەی خۆمەوە بۆ پۆست کرد دوای چەند ڕۆژێک تەلەفۆنی کردوتی هەرگیز باوەڕم نەدەکرد ئێمە دوو ڕۆژە لە خۆشی ئاگرین من و نازەنینی هاوسەرم هەوڵ و کۆششمان کرد تا دوای 6 مانگ لە فڕۆکەخانەی لۆس ئەنجلۆسەوە توانیمان پێشوازی لێ بکەین کە گەشت هەر سپاسی ئێمەی دەکرد و دەگریا کاتێک دوای 2 ساڵ وەک گەنجترین شارەزای تەکنۆلۆژیای نوێ لە ڕۆژنامەی نیویۆرک تایمز ناوی بڵاو کرایەوە من و نازەنین زۆر دڵمان خۆش بوو نازەنین بێ ئەوەی بە من و فەرید بڵێت ویزای بۆ دایک و خوشکەکەی فەرید وەرگرت بوو ڕۆژێکی ئێوارە کە گەڕامەوە بۆ ماڵ نازەنین وتی دایک و خوشکەکەی فەرید سبەی دێن بۆ ئێرە بەڕاستی ڕۆژێکی خۆش بوو فەرید کە دایک و خوشکەکەی بینی نەیتوانی نە قسە بکات نەبگری ئێمە لە ژوورەوە سەرقاڵی پێشوازی دایک و خوشکی فەرید بووین نازەنین بانگی کردم وتی وەرە دەرەوە کە ڕۆشتم ئەزانم فەرید خاولیەک و سەڵێکی ئاوی پێ و ئۆتۆمبیلەکەم دەشوات منیش باوەشم پێدا کرد وتمەوە چیەکەیت وتی بارگیز لەبیرم نەچێت من چی بووم و تۆ منت کرد بە چی کەمە چیرۆکێکێک لەوانەیەکە بۆی کە ئینسان لەوەی کە پلۆپۆسێک بەدەستدێنێ یاخۆ تواناییەکی بەهرەداری بەدەستێنێت و دەتوانێت بگاتە توانەکانی خۆی هەرگیز خۆی لەبیر نەچێت لەوەی کە ئێمە دوجار کێ بووین و لەکوێوە هاتین و چین و چی بووین. بەڵازیان پرۆگرامی ئەمڕۆمان بەم شێوێ بە کۆتایی ویشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێری خواتان بگەن.